چونکە ئەم قسەیە ئەم بەسەرهاتە و ناوی ئەشکەوت بەتایبەت تەنها لەم سوورەتەدا باس کراوە. ئەم قسەیە خۆی پەروەردگار لێرە باسی کردووە، قسەیەکی عەجیبە حەقیقەتەن، هەرچەندە پەروەردگار عەجیبتری لایە، بەڵام قسەیەکی عەجیبە، بەسەرهاتێکی زۆر سەیرە. ئینسان کە بەسەریعی بەسەریا بڕوات شتێکە کە بیری لێ بکاتەوە شتێکی ترە. با بزانین ئەم قسەیە پەروەردگارمان چۆن بۆی باس کردوین. بە دوو شێواز باسی دەکات، شێوازێکی کورت سەرەتا ئەنجا بە تەفسیلی و بە وردی دەیخاتە ڕوو. أعوذ بالله من الشيطان الرجيم. أم حسبت أن أصحاب الكهف والرقيم كانوا من آياتنا عجبا. آياتوات زاني وأي محمد عليه الصلاة والسلام كهاولاني وياوراني أشكوت رقيم اللوح الذي كتبت فيه أسماء أصحاب الكهف وما أصابهم. أو تابلويك ناوي هاوڵانی ئەشکەوتی تێدا تۆمار کرابوو و قسەکەیان بە کورتی کە چێنە و چیان بەسەر هات لە تابلۆیەکدا بە هەڵقەندن یا بە نووسین بە شتێکی ئاوا، جا بەردێک بووە، تەختەیەک بووە، هەرچی بێت، والحاصل ڕەقیم ئەوەیە، المەرقوم المەکتوب، نووسراو. ئەصحاب الكهف ئەوانەی چوونە ناو ئەشکەوتەکە، وەڕەقیم یعنی هەر ئەوانە هەمان کەسن کە لە لەوحەکەشدا لە تابلۆیەکەشدا ناویان و بەسەرهاتەکەیان تۆمار کرابوو. جا پەروەردگارمان دەفەرمێت تۆوات زانیوە کە هاوڵانی ئەشکەوت و ئەو تابلۆیە و ئەم بەسەرهاتە من ئایاتینا عەجەبە، ئەمە شتێکی سەرسوڕهێنەر و سەیرە لە ئاەتەکانی ئێمەدا، یعنی بەلاتەوە شتێکی زۆر سەرسوڕهێنەر و سەیرە. بەڵێ فعلەن خۆی سەرسوڕهێنەرە و سەیرە. 309 ساڵ چەند کەسێک لە ئەشکەوتێکدا کە هیچ گەرمکەرەوەیەکی تێدا نییە، هیچ ساردکەرەوەیەکی تێدا نییە، هیچ خواردنێکی تێدا نییە، هیچ مادەیەکی ژیانی تێدا نییە، 309 ساڵ خەویان لێ بکەوێن نەمرن، وەخوای پەروەردگار بە خەبەریان بێنێتەوە وابزانن بەیانی خەوتون یا دوێنێ خەوتون. لەوە سەیرتر چی براک؟ ئێمە ئەگەر بێت و سەعاتێ لەسەر لایەک بخەوین یا لەسەر قۆڵمان بخەوین سڕ دەبێت، وەڵام دەستم سڕ بوو، بۆ لەژێر سەرم بوو یا لەژێر خۆم بوو، دەستم سڕ بووە. سەعاتێک 309 ساڵ. چۆن زەوی نەی خواردن، چۆن لاشەیان نەڕزی، چۆن لە برسان نەمردن، چۆن دڕندەیەک نەهات بیان خوات، چۆن سەرما گەرما کاریگەری تێ نەکردن. عەجیبە. بەڵام واش خوای پەروەردگار دەفەرمێ وا دەزانیەوە شتێکی عەجیبە. بەڵێ عەجیبە، بەڵام لە چاو دەسەڵات و گەورەی و باڵادەستی و عەظەمەتی خوا نە. خوای گەورە سەیرتر و عەجیبتری لایە. ئەو هەموو ئەرز و ئاسمانی دروستی کردووە، مەگەر ئەمە عەجیبتر نییە؟ مرۆڤی دروست کردووە، ئەمە عەجیبتر نییە؟ إنا جعلنا ما على الأرض زينة لها. ئەو هەموو جوانی و ڕازاوەی سەرزەوی دەیبینی زەوی سەوز دەبێت، ئەو هەموو گشت و جیایە، ئەو هەموو زرعات و کشت و کاڵە، ئەو هەموو نەبات و درەختە، ئەو هەموو ئاژەڵە، ئەو هەموو زیندەوەرە، ئەو هەموو چیا و دۆڵ و دەریا و مەگەر ئەمە عەجیب نییە؟ خۆمە عەجیبترە. بۆیە ئینسانی عاقڵ کە بیر لە ئاەتەکانی خوا دەکاتەوە تەنها ناڵێ وەڵا شتی سەیر و عەجیب لە دەسەڵاتی خوادا قسەی ئەصحاب الکافە کە زۆر عەجیبە زۆر، بەڵام خوای گەورە عەجیبتری زۆر لایە.
ئەی ئەم قورئانەی کە خوای گەورە بۆ پێغەمبەری دابەزاندووە عەلەیهی سەڵات وسەلام لەو کاتەوە تەحەدای هەموو مرۆڤایەتی دەکا بتوانن سوورەتێکی وەکو ئەم قورئانە بێنن کە بە زمانی خۆتانە ئەمە عەجیب نییە کەس نەیتوانی لەمە عەجیبتر ئەگەر بێت و مهندسێک خۆی و تاقمەکەی خۆی بە مقاول و بە بەنا و بە هەموو وەستاکانیەوە بینایەک دروست بکەن و لە لەوحێکیشدا بینوسن ئەو بینایە لەو مەوادانە دروست کراوە هەمووش مەوادەکانیش هەمووی لە بەردەستی خەڵکە ئەنجا ئەم ستافە بڵێن تەحەدا دەکەین تا ڕۆژی قیامەت کەس بتوانێت و ئەو بینایی ئێمە دروستکە لەو مەوادانەی کە لە بەردەستانە هەر زۆر نابات 100 کەسی تر دێ تەحەداکەیان دەشتێنێ دەڵە فەرمو ئەوە بینامان دروست کرد لەی تۆ جوانتر وانییە بەڵام پەروەردگار 1400 ساڵ پێش ئێستا فەرموویەتی فەئتوا بسوورة من مثله سوورەتێکی هاوشێوەی قورئانم بۆ بێنن و چێش دێنن ئیستیعانە بە چێ دەکەن بیهێنن یەک سوورەت کەس نەیتوانێت تا ئێستا ئێمە گەرەمە عەجیب نییە لەمە عەجیبتر چی کەواتە ئینسانی عاقڵ بیر لە ئاەتەکانی خوا بکاتەوە هەمووی عەجیبە بەخوا هەمووی عەجیبە زۆر سنريهم آياتنا في الآفاق وفي أنفسهم حتى يتبين لهم أنه الحق ئێمە ئاەتەکانی خۆمانیان نیشان دەدەین بەڵگەکانی باڵادەستی و گەورەی و عەظەمەتی خۆمانیان نیشان دەدەین لە دەوروبەریان و لە خودی خۆشیان تا بۆیان دەردەکەوێت کە بەس خوا حەق بەس ئێمە بیر لە بەڵگەکان ناکەینەوە لە خودی خۆت بیرکەوە کاک ئەرێ چاو چییە ئەو چاوە چییە کە خەڵک دەبینێت وەرە بە ئەو چاوەی کە خوا بۆی دروست کردووی کە سڕ و نهێنیەکی تێدایە کە دەبینیت پێی با ئەم چاوت خوای گەورە لێت بسێنێتەوە 7,000 عەدەسەت بۆ دانێن 7,000 کامێرەت بۆ دانێن 7,000 نازانم ئەجهیزە و ئەدەواتت بۆ دانێن یەکشت نابینیت ئەو چاوت لێسەر نابینیت تاو بەس چاو بیر لێکە عەجیب نییە ئەو دیقەی و ئەو وردەکاریە لە چاوی مرۆڤدا هەیە لە چیدا هەیە بۆیە براکانم هەموو شتێک لە نیشانەکانی خوا عەجیبە بەڵگەیە لەسەر وەحدانیەتی خوا بەڵام بۆ کەسێک کە بیر کاتەوە إذ أوى الفتية إلى الكهف فقالوا ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا قصة أصحاب الكهف كاتك أول فتية كومەڵی گەنج و لاو ڕوویان کردە ئەشکەوتێک خۆیان حەشاردا لە ئەشکەوتێک لە ترسی زاڵمێکی ستەمکاری ئەو سەردەمەی کافر کە خەڵکی بانگ دەکرد بۆ بێباوەڕی و شەریک بۆ خوادانان ئەوانیش ئەویان قبول نەکرد فەڕوا بدینهم إلى الله من الفتن فراریان کرد بە دینەکەیان ڕایان کرد بۆ ئەوەی دینیان سەلامەت بێ لە فیتنە ڕزگاریان بێ وازیان لە لەزەت و خۆشی و ماڵ و خێزان و مناڵ و پۆست و دەسەڵات و هەمووی هێنا بۆی دینیان سەلامەت بێ بەو زینەت الحەیات الدنیا نەخەڵەتان دەیانزانی فیتنەیەک هاتووە لەو فیتنەیەدا دینەکە سەلامەت بێ گرنگترە لەوەی کە ماڵ و سامان سەلامەت بێ ئەمە قاعیدەیە کە بیزانە ئەی عەبدی موسڵمان تۆ سێشتت هەیە مای سەروەری تۆیە دینت نەفست ماڵت دین نەفس ماڵ کە فیتنە هات هەوڵدا بچووکترینیان بکەیتە قوربانی ئەو دووەی تر دینەکەت دەکەیتە قوربانی نەفست و ماڵت یا ماڵەکە دەکەیتە قوربانی نەفس و دینت خوای گەورە لە ئێمەی دەوێت ماڵ بکەینە قوربانی هیچ نییە بۆیە ئەصحاب الکهف چیان کرد ماڵ و پۆست و دەسەڵات و خان و دنیا هەمویان کردە قوربانی چی ئەوەی کە سەریان سەلامەت بێ و دینیان سەلامەت بێ ڕایان کرد فەڕوا بدینهم ڕۆیشتن ئێستا ظاهری سەریان سەلامەت بوو و دینیشان سەلامەت بوو
ئەمە نیشانەی سەعادەت و بەختەوەری ئینسانە، نیشانەی عاقڵێتیەتی. بەڵام کەسانێک هەیە یەبیع دینەه بعەرەض من الدنیا، کەسێک هەیە دینەکەی دەفرۆشێ بە شتێکی کەمی دنیا، بە شتێکی کەمی دنیا ئامادەیە دینەکەی بفرۆشێ و دەستی لێ بکاتەوە. ئەمە زەرەرمەندە. ئەو ماڵی کە تۆ دینی بۆ دەفرۆشی لەگەڵت نایەتە ناو گۆڕەکەت و بۆ قەبر و قیامەتت سوودت پێ ناگەێنێ. بەڵام ئەو دینەی تۆ لە دەستی دەدەی ئەوە لەگەڵت دەمایەوە کە دەستت لێبەر نەدابە بۆ ناو قەبرت و بۆ زیندووبوونەوەت تا دەیخستیتە بەهەشتەوە. ئەو کۆمەڵە گەنجە ڕۆیشتن بۆ ئەشکەوتێک کەواتە وەکو ئەسباب دەستیان بە سەبەبێکەوە گرت لە فیتنە ڕایان کرد. تۆش ئەی موسڵمان هەر شوێنێک، هەر دائیرەیەک، هەر کارگەیەک، هەر شارێک، هەر گەڕەکێک، هەر ماڵێک، هەر وڵاتێک، هەر کۆڕ و کۆمەڵێک کە زەرەریان لە دینەکەتدا جێیان بێڵە، جێی بێڵە لەبەرخوا، وازی لێ بێن بۆ شوێنێک بڕۆ دینەکەت سەلامەت بێت. بەڵام تەنها هەوڵی خۆت حساب نییە، دائما داوا لە خوا بکە یارمەتیتدا. بۆ یەکسەر وتیان چی؟ فقالوا ربنا آتنا من لدنك رحمة. تیان ئەی پەروەردگارمان لەلایەن خۆتەوە ڕەحمەتێکمان پێ ببەخشی کە پێویستمان بە ڕەحمەتی کەس نەبێت، سۆز و میهرەبانیەکمان پێ بدەیت کە بێ پێویستمان کا لە هەموو خەڵک، وەلەو ڕاکردنەمان و هیجرەتکردنەمان سەرکەوتوو بین. وهيئ لنا من أمرنا رشدا. ولو كاريك ئێمە دەستمان داوەتێ کە ڕوبەڕووی کافرێکی تاغوتی ستەمکار بووینەوە و دینەکەی خۆمانمان ئاشکرا کرد، لەو کارەماندا ڕەشەدمان پێ ببەخشە، بۆمان ئاسان کە. یعنی وهيئ لنا من أمرنا رشدا، هەیە ینی بۆمان ڕێک بخە، بۆمان ڕام بێنە، بۆمان فەراهەم بێنە چ شتێک ڕەشەدا، واتە ئەو کاری ئێمە ئاخیر خێر بین تایدا، سەرکەوتوو بین تایدا، بە شێوەیەک بین. ڕەشەد عەکسی ضەلالەتە. لەو کارەماندا ئێمە ڕێنمایی کراو بین بە شێوازێک کە تۆ لێمان ڕازی بین. چونکە زۆر جار ئینسان کارێک دەکا بە حسابی خۆی بۆ خوا دەیکا، بەڵام خوا لێ ڕازی نابێت و بە زەرەر دەشتێتەوە بەسەریدا. بۆی براکانم ئینسان دائما دووشتی پێویستە. یەکەمیان سەعی و هەوڵدانی خۆت. ئەوان چیان کرد؟ ئەو کۆمەڵە گەنجە ئید ئەوەل فیتیەت و ئیلە الکەهف، ڕۆیشتن بۆ ئەشکەوت، شوێنی خراپیان جێهێشت. ئەی دووەم شت چیان کرد؟ دوعایان کرد و لەخوا پاڕانەوە. ئەی پەروەردگار بەهانامان بێیت، ئەم کارەمان خێری تێخەیت و دەرەنجامیشی باشکەیت و سەرمان لێ نەشێوێ و بگەین بەو ئامانجەی کە تۆ لێ ڕازیت. پەروەردگار چی لێکردن؟ فضربنا على آذانهم في الكهف سنين عددا. ضربنا على آذانهم، فەرمێ شتێکمان خستە سەر گوێیان، دامان نا لەسەر گوێیان، لەسەر گوێچکەیان، بۆ ئەوەی هیچ دەنگێک نەبیستن خەویان لێ بکەوێ لە ناو ئەشکەوتەکەدا. سینینە عەدەدا، ساڵانێکی ژمێردراو کە دوایی پێمان دەڵێ 309 ساڵ. ئەمە بەڵگەیە لەسەر چی؟ بەڵگەیە لەسەرەوەی تاوەکو گوێ دانەخرێ ئینسان ناتوانێت خەوی لێ بکەوێ. بۆیە مەگەر چۆن بڵین چەند شەو ڕۆژە نەخەوتووە ئێستا شەکەت بووە هەرچی بێ هەردەخەوێت. ئەجینا ئینسان کاتێک دەتوانێت بخەوێ خەوێکی ئارام کە دەنگە دەنگ و ژاوەژاو نەبێت. بۆیە کە گوێکانت داخرا ئەو کاتە بە ئیسراحەت خەول لێ دەکەوێت. فضربنا على آذانهم، چی وای کرد؟ خوای گەورە خۆی وای کرد بۆی خەویان لێ بکەوێت. ئێستا ئەوان لە ترسدان، لە ترسێکدا کە عەجیبە ئەو ترسەیان. هەموو حکوومەت و دەسەڵاتداری زاڵمی کافر بە دوایانەوەیە بیانگرن کەچی ئەوان خوای پەروەردگار خەوێکی لێ خستن بۆی ئیسراحەت و ئارام بن. جا دیقەت بدەنە چی براکانم؟
ئەم بەسەرهاتە سێ بابەتی گرنگی تێدایە. یەکەمیان بۆ سەردەمی خۆیان کە ڕایان کرد. دووهەمیان بۆ سەردەمی خۆیان کە زیندوو بوونەوە بۆ خەڵکی ئەو سەردەمە. سێهەمیان بۆ ئێمە. ئەو سێ بابەتە چییە؟ یەکەمیان بۆ خەڵکی ئەو سەردەمە دەرکەوت کە ئەوەی پاشا دەیەوێ خەڵک ناچار کات بەس بڵێ تاغوتەکانی ئەوان و خواکانی ئەوان بپەرستن، ئەوە دینی ڕاستە نەخێر. ئەوەتە کۆمەڵێ گەنج ڕاست بوونەوە و إذ قاموا فقالوا ربنا رب السماوات والأرض لن ندعو من دونه إلها. كوتيان من بس خواد برستي رب السماوات والأرض پروردگاری آسمان كانوا زي أو خواي راستقينه أو درويا ونشيان تواني أو خلقي أو سردما هیچ تۆمەتێک بخەنە پاڵ ئەو گەنجانە. بۆ ئەگەر بڵێن بۆ پارەیانە خەڵک دەڵێن وڵات درۆیە. بۆ پارەی چیانە؟ ئەوانە هەمووی وەزیر و ڕاوێژکار و دەسەڵاتدار و کەسانی باڵادەست و پارەدار بوون ئەوەیان کرد و دەشیانزانی کە ئەو کارە بکەن پارەکەیان هەمووی مسادەرە دەکرێت، دەستی بەسەردا دەگیرێ، کاتە بۆ پارە نەیان کرد. کە بڵێن بۆ پۆست و پلە کردیان، ئەوانە پۆستدار بوون، پلەدار بوون، دەرزان پلەکەیان لێ دەستێنرێتەوە، سجنیش دەکرێن، کەواتە ئەو تۆمەت و بوهتانەش سەر ناگرێ. کە بڵێن کەسانی کەم و حاشا هیچ و پوچ و بێنرخن بۆیە باسی تەوحید و تەناخواپەرستی دەکەن، خەڵک دەڵێ مشتان ڕاز نییە. ئەمانە کەسانی بەرز بوون، کەسانی ناودار بوون، ئەو بانگەشەی تەوحیدیان کرد، کەسانێکی کەم نەبوون. بۆیە هەر تۆمەتێک بدرێتە پاڵیان سەرکەوتوو نابێ. خەڵک تێدەگا کە فعلەن مادام ئەو کەسە بەرزانە بانگەشەی تەوحیدیان کرد، دیارە تەوحید ڕاستە. بۆیە زۆر گرنگە براکانم، یعنی ئێستا هەمومان ئەگەر ببیستین گەنجێکی کەس نەناس هی گەڕەکەکەت خوای نەدەناسی، ئێستا تۆبەی کردو بۆتە خواناس، الحەمدوللا دڵت پێ خۆش. بەڵام ئەی ئەگەر بڵێن ئەها فڵان لاعیبە عالەمیە جیهانیە کە گاور بوو بە موسڵمان، ئێستا چی؟ زیاتر دڵت پێ خۆش نییە؟ با بۆ چکە کەسە ناودارە، ئەوە ببێتە موسڵمان خەڵکێکی زۆر چاوی لێ دەکات، محیبەکانی خۆشەویستەکانی. کە بڵێن دکتۆرێک پزیشکێکی گەورە، کە بڵێن سەرکردەیەک مەسئولێکی گەورە گەڕاوەتەوە نوێژ دەکا و ڕوو لە خوایە، تەئسیری زیاتر دەبێت. بۆی ئەو کۆمەڵە گەنجە کەسانێکی باڵادەست و دەوڵەمەند و زیرەک و عاقڵ بوون، ئەو کارەیان کە کردیان وەکو بڵێ تەقینەوەیەک بوو لە ناو کۆمەڵگای ئەو کاتەدا بۆ ئەوەی دینی شرک هەرس بێنێ و دینی تەوحید و تەنها خواپەرستی باڵادەست بێت. ئەمە دەرسێک بۆ ئەو کاتە، دەرسێک بۆ ئەو سەردەمەی کە تیایدا زیندوو بوونەوە. لە کاتێکدا خوای گەورە زیندووکردنەوە بزانە ئیشی چی پێیانە. لە سەردەمی خۆیاندا شرکی دینی شرک و هاوڵ بۆ خوادانانی پێش کست پێهێنان و دوای 309 ساڵیش خوای گەورە دەیەوێ ئەو گەنجانە پەیامێکی تریش بگەێنن، ڕۆڵێکی تر ببینن. لە سەردەمێکدا زیندوو بوونەوە کە خەڵک گومانی هەیە لەوەی ئایا دەبێ ئینسان دوای مردن زیندوو بێتەوە، کە ئەوانە ڕاست بوونەوە و قسەکەیان کەشف بوو بۆ خەڵکی ئەو سەردەمە. 309 ساڵە خەوتون نەمردوون. ڕەقیم ئەوە تەش لەو حەکە تابلۆیەکە تێیدا نووسراوەی سەردەمێکە، ئەوەش بوو بە سەبەبێک بۆ ئیمانهێنانی خەڵکی ئەو سەردەمە. ئەی بۆ من و تۆی ئەم سەردەمە ئەوەش من ئایاتینا عەجەبە، عەجەب و عەظەمەت و گەورەیی و باڵادەستی خوا بۆ من و تۆ دەردەخات لەسەر تەوحید و لەسەر زیندووبوونەوەش و لەسەر ڕیعایەت و عینایەتی خوش بۆ ئەولیای خۆی. ثم بعثناهم لنعلم أي الحزبين أحصى لما لبثوا أمدا. دەفەرمێ دوای ئەوە کە خەومان لێ خستن ساڵانێک
ئەنجا زیندومان کردنەوە بە خەبەرمان هێنانەوە بۆی بزانین زانینێک کە بۆ خەڵک دەردەکەوێت ناخوای گەورە هەر دەزانێت کام لەو دوو حیزبە کام لەو دوو گروپە ئەحصا لما لەبیثوا ئەمەدا یعنی بەدیقەتتر بەورتر دەزانن کە چەند ساڵ ماونەتەوە و چەند ساڵ لەو ئەشکەوتەدا خەویان لێکەوتووە بۆی دەرکەوێ بۆ خەڵک وا مەزاننەوە دوو شەوە خەوتون یا سێ شەوە خەویان پێکەوتووە 309 ساڵە خەوتون دوای ئەو پەروەردگار دەست دەکا بە بەسەرهاتەکەیان دەجێڕێتەوە بۆمان بە تەفسیلی بە وردی خوای پەروەردگار بە تەفسیلی دەجێڕێتەوە تا ئێرە بە مجمەلی کورتی بوو براکانم اینجا دەفەرمێن نحن نقص عليك نبأهم بالحق ئێستا ئێمە بەسەرهاتی ئەو کۆمەڵە گەنجەتان بۆ باز دەکەین بالحق بە حەق و بە وردی و بە ڕوونی بۆتان دەجێڕینەوە بەسەرهاتەکەیان چی بووە با تەفسیلەکەی بۆ سبێ بێ إن شاء الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وبارك الله فيكم